هێشتا گوێم دەزرنگێتەوە بە وتارەکانی مامۆستا مەلا ساڵحی شارەزووری و مامۆستا مەلا محەممەدی کوڕی. ئێستاش بۆن و بەرامەی پەڕاوی کتێبە بە نرخەکانی ئیبن سەلاحی شارەزووری و شەمسەدینی شارەزووری لە بۆنی بغورد و میسک و عەمبەر دەچێت. ئێستاش نەمامی دەستنیایی ئامۆژگاریەکانی مامۆستا مەلا ساڵحی زارا و مامۆستا مەلا ئەحمەدی ڕیش و شەهید مامۆستا مەلا عەلی بیارە و شێخ محەممەدی بەرزنجی شانەدەری هەر نما دەکەن و بەردەگرن و وەک دار سەر و سەوز هەر بۆ بڵندی دەڕوانن. ئێستاش ئەو نورەی لە سەدەی 16 کۆچیەوە کوردستانی ڕووناکردوتەوە هەر پرشنگ دەهاوێ و ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەدرەوشێتەوە. ئێرە سەید سادقە، تەماشاکەن ئێرە شارەکەی سەید سادقی زانایی گەورەی فەلەکناسیە. ئەها ئەم هەموو خەڵف و چڵە نوێیە چۆن لە دوای یەک دەبنەوە بە داربەڕوو، پتە و دەبنەوە بە پەڵگ و داری مازوو. ئێرە شاری جبە و مێزەری پاکی زانایانە، ئێرە شاری قەڵەم و ئەدەبی ئەدیبانە، ئێرە کێڵگەی بەرهەمهێنانی حەکیمانە. قوربانی تۆزی ڕێگەتم، قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور، ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارەزوور. ئەی لوتفەکەت خەفی و هەواخواه و هەمدەمە، وەی سروەکەت بەشارەتی سەرگۆشەی حوزور. گاهێ دەبی بە ڕەوح و دەکەی باوەشێنی دڵ، گاهێ دەبی بەدەم دەدەمێنی دەمی غڕور. بە ناوی خودای کانگای بەخشین و لێبوردەیی، درود و سەڵاوات بۆ پێغەمبەری پڕبەزەیی. بەخێر بێن لە نزیک و دوور، بەخێر بێن بۆ سەید سادقی شارەزوور، بەخێر بێن بۆ کردنەوەی بینای نوێی لقی سەید سادقی دەستگای نوری حیکمە. بە نوری قورئان و عیلم و حیلم و دانایی مامۆستایانمان بەردەوامی دەدەین بە خزمەتکردنی دین و ژین و ژیاری کۆمەڵگەکەمان. خۆشەویستان، سەرەتای ئەم ئاهەنگە پڕشکۆیە شکۆدارتر دەکەین بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی بەرز و بەپێز بە قیراءەتی عەشر لەلایەن بەڕێز مامۆستا ئەمین سەعید پێنجێنی با بەڕێزیان تەشریف بهێنێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قد نعلم إنه ليحزنك الذي يقولون، قد نعلم إنه ليحزنك الذي يقولون، فإنهم لا يكذبونك، فإنهم لا يكذبونك، فإنهم لا يكذبونك، فإنهم لا يكذبونك، ولكن الظالمين بآيات الله يجحدون، ولكن الظالمين بآيات الله يجحدون، ولكن الظالمين بآيات الله يجحدون. ولقد كذبت رسل من قبلك فصبروا على ما كذبوا وأوذوا حتى أتاهم نصرنا، 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 وأوذوا حتى أتيهم نصرنا، وأوذوا حتى أتيهم نصرنا. ولا مبدل لكلمات الله،
ولا مبدل لكلمات الله. ولقد جاءك من نبأ المرسلين 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 ولقد جاءك من نبأ المرسلين. وإن كان كبر عليك إعراضهم فإن استطعت أن تبتغي نفقا في الأرض أو سلما في السماء فتأتيهم بآية فإن استطعت أن تبتغي نفقا في الأرض أو سلما في السماء فتأتيهم بآية فإن استطعت أن تبتغي نفقا في الأرض أو سلما في السماء فتأتيهم بآية فإن استطعت أن تبتغي نفقا في الأرض أو سلما في السماء فتأتيهم بآية ولو شاء الله لجمعهم على الهدى 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 فلا تكونن من الجاهلين. خۆشەویستان ئامادەبوانی بەڕێز پێکەوە گوێبیستی وتەی بە خێراتن دەبین لەلایەن بەڕێز مامۆستا ئیدریس عەلی بەڕێوەبەری لقی سەی سادقی دەستگای نوری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری با بەڕێزیان تەشریف بێنن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. أما دبواني بريز دكتور عبد الله سروكي دزگای نوری حکمە وەفدی هاوڵی بەڕێز مامۆستا دلێر ئەندامی ئەنجومەنی باڵا و نوێنەری ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بەڕێز مامۆستا تاهیر بەڕێوەبەری ئەوقافی شارەزور بەڕێزان مامۆستایانی ئاینی قەدرگران بەڕێزان لایەنە سیاسیەکان و دام و دەستگا حکومیەکان بەڕێزان ڕیشپیان و پیا و ماقوڵان بەڕێزان خوشک و برایان ئامادەبوانی بەڕێزان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەڕێزان کەناڵەکانی ڕاگەیاندن و چالاکەوانان بەڕێزان مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری و ئەنجومەنە بەڕێزەکانی سنووری مەڵبەند بە ناوی لقەکەمانەوە لقی سەی سادقی دەستگای نوری حیکمە بووە پەروەردە و ڕۆشنبیری بە گەرمی و لە ناخی دڵمانەوە بە خێرهاتنتان دەکەین و ئامادەبوونتان لەگەڵمان بۆ کردنەوەی لقەکەمان و بەرز دەنرخێنین. بەڕێزان
لقەکەمان لقی سەی سادقی نووری حیکمە لە ساڵی 2007ەوە بە مۆڵەتی فەرمی دامەزراوە لە شاری سەی سادقی خۆشەویست. ئامانجمان خزمەتکردنە بە فێرخوازان و لاوان و نەوجەوانانی شارە خۆشەویستەکەمان و دەوروبەری، بە پەروەردەکردنی ڕەسەنی قورئان و پیادەکردنی ڕەوشتە بەرز و بەها باڵاکان و ئاڕاستەی خزمەتکردنی دین و ژینی گەلەکەمان. بەڕێزان، تا ئێستا لە لقەکەماندا زیاتر لە 150 فێرخواز مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزیان وەرگرتووە و ئێستا زیاتر لە 350 خوێندکارمان هەیە و لە دەوامدان و لەلایەن زیاتر لە 40 مامۆستاوە 40 مامۆستای بەتوانا لە خوشکان و برایان خزمەت دەکەن. خۆشەویستان، بەڕێزەکانم، ئێمە لە سەرەتای دامەزراندنی لقەکەمانەوە لە بینایەکدا بووین کە بینایەکی ضەیق و کەم دەرەتان بوو. خوای پەروەردگار لوتفی لەگەڵا نواندوین و بە هیمەتی خێرخوازان ئەم بینایی بە نسیب کردوین کە جەنابتان شاهیدی کردنەوەی ئەو بینان، شاهیدی کردنەوەی ئەو بینان بەڕووی فێرخوازاندا بۆ خزمەتکردنی قورئانی پیرۆز. خۆشەویستانم، ئێمە ئەم باڵەخانەیە لە ڕووی خزمەتەوە لە ڕووی پیرۆزیەوە ناگەیە بە مزگەوتەکان، بەڵام لە ڕووی خزمەتەوە ئومێد دەکەین هاوتای مزگەوتەکان بێت. بەڕێزەکانم، داواکارین لە خوای پەروەردگار نووری قورئانی پیرۆز تەواوی شاری سەی سادق و کوچە و کۆڵان و ماڵ و دڵی هاوڵاتیانی شارەکەمان داگیر بکات. لە کۆتاییدا دووبارە بە خێراتنتان دەکەین. سوپاس بۆ ئامادەبوونتان، سەر و چاومان هاتن. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خوای گەورە پاداشتی خەیری بەڕێز مامۆستا ئیدریس عەلی بداتەوە بەڕێوەبەری لقی سەی سادقی دەستگای نووری حیکمە. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، بینەرانی سەنگینی کەناڵی ئاسمانی پەیام و پەیج و کەناڵەکانی سۆشیال میدیا، ئێستا بەڕێزەوە گوێبیستی وتەی بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ئەبین کە بەڕێزیان وتەی دەستگا پێشکەشەکەن با تەشریف بهێنن. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمد أبواني بالرئيس بناوي أنجمني بالاي دزقاي نوري حكمة فربدل بخيرات انتان دكم خواهي قولي بهداشت خير تام بداتوا. لا سرتادا أو بري سپاسو حمد و شکری رب العالمین دەکەین کە کەڕەمی لەگەڵ کردین. خوای گەورە سوبحانە وتعالە ئەو جێگایەشی ئەو جێگا و ڕێگای لۆدابین کردین تاوەکو زیاتر لە خزمەتی کتابە بەڕێزەکەی بین. و دەستخۆشیم لۆ ستافی لقی سەی سادق هەم لە بەڕێوەبەر و دەستەی کارجێڕی و مامۆستایانی بەڕێز و هەموو ئەو خێرخوازانەی کە بە دینارێک بە درهەمێک بە دوعایەکی خێر بە قسەیەک بەشدار بووینە لۆ دابینکردنی ئەو جێگا و ڕێگایە خوای گەورە پاداش خێری هەموو لایەک بداتەوە. بەڕێزان، دەستگای نووری حیکمە لە ساڵی 2007 لە هەولێر دامەزرا. ئێستا بە فەزلی خوای گەورە لە زۆربەی شار و قەزا و ناحیەکانی هەرێمەکەمان و هەروها لە چەند شوێنێکیش لە دەرەوەی هەرێمیش بە فەزلی خوای گەورە لق و بازنەمان هەیە. لەبەرەوەی الحەمدولیلا خاوەنی مۆڵەتی فەرمین هەم لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێم و هەم لە بەغداش کە ئەوش فەزلی خوایە. دەستگای نووری حیکمە هەوڵ دەدا ببێتە یارمەتیدەر و دەستبار لە بۆ دایک و باوکانی بەڕێز بە مەبەستی ئەوەی کەوا ڕۆڵەکانیان پەروەردەیەکی ڕاست و دروست بکەن. دەستگای نووری حیکمە هەوڵ دەدا دەستی لاوەکانمان بگری لە کوڕان و کچەکانی کۆمەڵگاکەمان
تاوەکو ڕێگای بەختەوەری دنیا و ڕێگای بەهەشتیان نیشان بدا. ئەو بەرنامە و ئەو منهەجەی کەوا دەستگاتە بەنای دەکا هەڵێنجراوی قورئان و سونەتە، ئەو قورئانەی کەوا کەلام و فەرموودەی پەروەردگارمانە، ئەو پەروەردگاری کە بەدیهێنەری ئێمەیە. ئەلا یعلم من خەلق، بێگومان ئەو زاتە پیرۆزەی کە ئێمەی هێناوەتە وجود چاکترین بەرنامەشی لۆ داڕشتین. لێ بەڕاستی کاتێک ئێمە ئەو کارە و ئەو پرۆسە پەروەردەیەتە بەنا دەکەین اعتیمادەن لەسەر ئەو قورئان و سونەتە کە شایەنی خۆیەتی لە کاتێکدا کە خوای گەورە بە عەظەمەتی خۆی ئەو فەزلە گەورەی لەگەڵ کردینە، لە کاتێک کە داوا لە محەممەد المستەفا دەکرێت صلی الله عليه وسلم معجزات نیشان بدا. رب العالمین پێی دەفەرمی ئەوەلەم یەکفیهم ئەنا ئەنزەلنا عەلەیکە الکتابە یوتلا عەلەیهم، ئایا کافی نییە ئەو قورئانە کە گەورەترین معجزەیە و کەلامی رب العالمینە لەسەریان دەخوێندرێتەوە؟ وخوای گەورە سبحانه وتعالى وەکو لە سوڕەتی ئەلفورقاندا لەوێن دەرێژ کاتێک کە ئاماژە بە گەورەیی قورئان دەکا دەفەرمی ولو شئنا لبعثنا في كل قرية نذيرا فلا تطع الكافرين وجاهدهم به أي بالقرآن جهادا كبيرا. وكزانا دفرمون كواتا هاتني قرآن بديلة لوي كوا لهر جيغا خواي گور پیغمبرێک بنێری قورئانی پیرۆز ئەو دەورە دەبینێ. ئیتر بەڕاستی جێگای سەرسوڕمانە کە خوای گەورە فەزل و کەڕەم لەگەڵ ئومەتێک بکا کەوا ئەو مشەڕەفی بکا بەو قورئانە ئینجا لە کاتێکدا پشت لە قورئان بکا و بەرەو بەرنامەی دەستکرد بڕوا. ئەتەستەبدلون الذي هو أدنى بالذي هو خير، وەکو موسى عليه الصلاة والسلام بە ئومەتەکەی بە بەنی ئیسرائیل دەفەرمی. ئیتر کەسێک ئەگەر بە فەرموودەی رب العالمین پەیڕەو بکە، فەرموودەی رب العالمین ئەوەی کەوا خوای گەورە سبحانه وتعالى ڕێگای بەختەوەری دنیا و قیامەتی لە بۆ داڕشتیە، نمونەی وەکو نمونەی هەنگە. کاتێکەوە بە ئیلهامی رب العالمین و ئەوحا ربک إلى النحل بە ئیلهامی رب العالمین کار دەکا، تەماشا دەکەی لە مەملەکەتێک دەژیێ هەمووی نظامە، هەر کەسێ و کاری خۆی بەڕێک و پێچی ئەنجام دەدا. اینجا لەسەر پاکترین شت دەژیەکەوە ئاوی گوڵە، اینجا پاکترین و چاکترین شت پێشکەش دەکاکەوە هەنجوینە. ئایا ئەویان باشتریان وەکو مێش و مەگەزێک ئەکرەمەکم الله لەسەر شتی پیس بژیێ و بە هیچ شێوەیەک تەرابوتێک لە نێوان مجتەمەعەکەی نەبی و هەروەها ئیش و کاریشی ببیتە وئن یەسلبهم الذباب دزی و کزیبی. بەڕاستی جیاوازیەکی زۆرە وەکو جیاوازی بینە الثەرا والثورەیە، جیاوازی بینی خاک و خۆڵ و جیاوازی بینی ئەستێرەکان چەندە. لێ بەڕێزان کاتێک کە خوای گەورە ئەو کەڕەمەی لەگەڵ کردینە مشەڕەفی کردینە بە قورئانی پیرۆز، جێی خۆیەتی بەو پەڕی بەندایەتی لە خزمەت کەلامەکەیدا بین. لێ داواکارین لە رب العالمین خوای گەورە هەروەکو مشەڕەفی کردینە بەو قورئانە وامان لێ بکات بە خزمەتی قورئان بەرزمان بکاتەوە لە دنیا و لە قیامەت. خوای گەورە سبحانه وتعالى ئەو کۆمەڵگەیەمان ئاوەدان بکاتەوە، خوای گەورە ئەو دەڤەرە ئاوەدان بکاتەوە بەو لقەی نووری حیکمە کەوا تێیدا قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم تێدا دەخوێندرێ تاوەکو بەختەوەری دنیا و قیامەت بن و هەروەها لە مؤامەراتی شەیاطینی ئینس و جن کە دانەوێ ئەو میلەتە بەلا ڕێدا ببەن و ڕێگای جەهەنەمیان نیشان بدەن. خوای گەورە سبحانه وتعالى ئەو میلەتە بپارێزی و خوای گەورە هەملایەکمان سەربەرز بکە. لە خوای گەورە دەپاڕێمەوە هەروەکو لە خزمەتی قورئانی پیرۆز کۆمانی کردیتەوە یا ڕەبی خوایە لە فیردەوس الأعلا لە خزمەت محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کۆمان بکاتەوە. دووبارە بەخێر بێن و بارك الله فيكم وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.
خی گەورە پاداشتی خێری بەڕێز دکتۆر عەبدوڵڵا بداتەوە سەرۆکی دەستگای نووری حیکمە کە لە هەولێرە و تەشریفیان هێنابوو. ئامادەبوانی بەڕێز ئێستاش گوێبیستی وتەی بەڕێز مامۆستا دلێرگەرمیانیە بین ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری با بەڕێزیان بفەرمێت. يا الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله، الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه. أما بعد، ما مصايني بريز برا بريز كانم خشك بريز كانم. السلام عليكم ورحمة الله وبركاته. من بيشا موشت اشتياكي قسەیەک تازە بابەتێ فەرموودەی حەدیث شتێکی تازەنیە لە خزمەتە مامۆستا بەڕێزانە باس کرێ، بەڵام هەرچی بێ هەمووی هەردووبارە بوونەوەیە. بەڵام ئەمەوێ ئەوە بڵێم سوپاس بۆ خوای پەروەردگار کە خوای پەروەردگار منەتی لەگەڵا کردوین. هەر یەک لە ئێوە ئێستا بێئیش نین، سەرتان قاڵە، کاتتان کەمە، بەڵام هاتوون بۆ ئەم کۆبوونەوە، ئەم مەجلیسە خێرە. ئەوە نیشانەی ڕێزگرتنە لە کەلامی خوای پەروەردگار عەزە وەجەل. جا ئەوە سوپاسی خوای گەورەی لەسەر هەمومان سوپاس پێم بڵێن خوای پەروەردگار سوپاس بۆ تۆ کە ئێمە دوا خوڵقاندووە کە هەم شوێنکەوتی بەرنامەکەت بین، هەم ڕێزی لێ بگرین و بیکەینە بەرنامەی ژیانمان. پاشان ئەمەوێ ئەوە بڵێن کردنەوەی ئەم بارەگا ئەم مەدرسە ئەبێ ئینسان سوپاسی خوای گەورەی زۆر زۆر لەسەر بکات بۆ شاری سەید سادق، پاشان بۆ ئەو قوتابیانەی کە لێرن، ئەو مامۆستایانە، ئەو دایک و باوکانەی کە ئەولادیان لێرە ئەخوێنێ. بۆ من ناڵێم ئەمە لێرە بارەگایەکە قوتابخانەیەکە بۆ فێربوونی ڕازبوونەوەی پیتی قورئان. ئەمەوێ ئەوە بڵێم ئەم بارەگا ئەم شوێنە مامۆستایانی بەڕێز نیعمەت و چاکەکەی لەوایە کە ئەتوانم بڵێم قوتابخانە و فێرگەیەکە بۆ فێربوونی ڕەوشتە بەرزەکان، بەها بەرزەکان. بۆ ئەم قسەکە من خوای پەروەردگار کە پێغەمبەری ڕەوانە کردووە صلی الله عليه وسلم، هەموو مسلمانێک ئەزانێ هەموو پێغەمبەران بۆ ئەوە هاتوون کە خەڵکی بڵێ لا إله إلا الله، یعنی جگەل لەخوا بەحەق پەرستراوی بەحەق نییە. و پێغەمبەری صلی الله عليه وسلم ڕێگامان پیشانەدا کە چۆن بیپەرستین. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێت إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. ئەفەرمێت ئەو ئینەما باداتی حەسر ڕەوانەکردنی خۆی ناردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کورتی ئەکاتوە لەسەر یەک شت. ئەفەرمێ خوای پەروەردگار منی ڕەوانە کردووە تەنها بۆ ئەوەی ڕەوشتە بەرزەکان تەواو بکەم. بەداخەوە لای خۆمان کەلیمەی ئەخلاق زۆر کە ڕوو ئەکاتە یەک بەش لە ڕەوشت و ئەخلاق. ئەخلاق لە زمانی عەرەبی بریتیە لە هەموو ڕەوشتێکی جوان، هەموو کردەوەیەکی جوان، هەموو قسەیەکی جوان. کەوا بوو بەروبوومی ئەو مناڵەی کە لێرە نایە بڵێ من پیتی پێڕاستەکەمەوە. ئەمڕۆ سەدان دا و دانراوە بۆ ئەوەی مناڵەکانمان لە دەست دەرچن. ئێستا ئاگاتان لێ بوو ساڵانی پێشوو پیاوێکی 50 ساڵی لە شوێنێکە بووە مناڵ لە بەرپێ لەسا و دەستیشی ماچە کرد. ئێستا مناڵ بە قسەی دایک و باوکی ناکات. ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێ کچەکانمان لە دەست ئەدەین، دەیان فیتنە ڕووی کردوتە ماڵەکانمان. ئەم شوێنانە گرنگی لەوایە کە سبەی ئەو مناڵەت فێر بێ چۆن ڕێز لە باوکی بگرێ، چۆن ڕێز لە مامی بگرێ، چۆن ڕێز لە خاڵی بگرێ، چۆن ڕێز لە دراوسیەکەی بگرێ، چۆن لە مەجلیسە کەسێک لە خۆی گەورەتر ئەم قسەی تیانەکان، چۆن ئاگای لە بازار بێگای لە حورمەتی عەشرەتەکەی بێت، شتێک نەکا لەکە بێتە سەر کەس و کار و خزم و ئەمانەی. ئەمە لە کوێ وەرگیراوە؟ لەو وەسیەتانەوە کە پێغەمبەر هێناوێتی صلی الله عليه وسلم. بۆیە زانایانە فەرموون ئەخلاق کەسایەتیە، ئازایەتیە، سەبرە، بەخشندەییە، ڕازگۆییە، شەجاعەتە، خزمەتکردنی خاک و وڵاتەکەتە. کەوا بوو من لێرە ئێساڵێم جاری وایە بە چەند نمونەیەکی واقعی خۆمان بێنینەوە. ئێستا لەوە چێ کەسێک لە مەجلیسێکە دانیشتی دەیزانانە فەرموون قسە دەنگ بەرز مەکەرەوە بۆ لەبەرەوەی تێگیرە لەگەڵ پەروەردەتە. سەیارەکەت کەلێ ئەخوی لە شوێنی ڕای مەگرە ڕێ لە سیارەی خەڵکی بگری. زانانە فەرموون لە هەر شوێنێ نوێژت کرد ڕێگەی خەڵکی بوو
خەڵکی کە تێپەڕی بە بەردەمتە خۆت تاوانباری چونکە ڕێگەی خەڵکت ناڕەحەت کردووە. یانی بەرنامەکەی ئێمە دینەکەی ئێمە یەک بۆشایی لەم ژیانە نییە ئیلا خوای پەروەردگار چونکە کۆتا بەرنامەیە یاسایەکی بۆ دانیاوە. کەوا لێرە ئەم یاسا کە خوای گەورە فەرمی ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم وئەتمەمت عەلەیکم نیعمەتی، ئەم دینی خوا نیعمەتی خوایە. بەرنامەیەکە لە دنیا لە هەموو ڕشتێکە مناڵێک کە پێشەوەی لە دایک بێ ڕێگەی بۆ دانیاوە تا ئەو دەقەی خەیتە قەبر. کەوا بوو لێرەیە کە باس لەوە ئەکرێ تۆ ئەو کاتە زانی پێم دەڵێ باشە ئیسلام چی بۆ من هێناوە؟ دەڵێ ئیسلام ئەمانەتی هێناوە. لێرە ڕاستە کەم نییە پیت ڕاستەکەنەوە، ئەمە ئەجرێکی گەورەی هەیە بۆ ئەو مامۆستا بۆ ئەو تەڵەبە کە قورئان تیلاوەکە بۆ دایک و باوکی نامێ بڕۆمە سەرەوە یەک پیتی دە ئەجری هەیە. بەڵام ئەوە بڵێم ئەو مناڵە کە فێری ئەمانەتت کرد ئاگای لە چاوێتی، ئاگای لە دڵێتی، ئاگای لە دەستێتی، ئاگای لە داوێنێتی. سبەی کە بوو بە بەرپرسیار مناڵی خۆی تێر نابێت و مناڵی خەڵکی برسی بێ لەسەر پارەی عامی خەڵکی. مناڵی خەڵک سەرمای نابێ و مناڵی ئەم گەرمای بێت. مناڵی خەڵک بێپارە نابێت و مناڵی ئەم پڕدەبا بەبێ ئەوەی کامە هی خۆشی بێ و لە کار و کەسابەت و میراتێ بۆی مابێتەوە. مامۆسایەک بێ لە مەکتەب پارەکەی خۆی حەڵاڵەکە، مهندسێک بێ ئەو جادە وا دروستەکە پێش ئەوەی بڕوانێتە و کەسەی کە تەعینی کردووە تەماشاکە لای خواچی جوابێکی هەبێ بزانم ئەو بینای کردوێتی ئەو جادە کردوێتی ئەوەیە کە شەرعەیەوێ یانە. دایە من بۆیە زانایەکی قانونی لەگەڵ مامۆسایەکی ئاینیە بێتە کێشیانەڵێ جیاوازی ئێمە ئێوە چییە؟ هەردوو لامان ڕێگە لە ئیجرامەگرین وتی نەخێر جیاوازی هەیە، ئێمە پێشەوەی جەریمە بکات بەخوا ئایناسین خوا ئاگای لێتی بە تاق و تەنهاش بێت ئاگای لەوەیە تعدا لە ناموسی خەڵکی ناکە خۆیە پارێزێت. کابوو ئەم بابەتانە زۆر دەوڵەمەنە. ئێستا ئەگەر ئاگامان لێ نەبێ مناڵمان بدەین بەدەست ئەم تەکنەلۆژیا و ئەنتەرنێت و فەیسبوک و تەنانەت لەوە ئەچێگەر لەگەڵ هەموو ڕێزم بۆ مامۆسایەکی باش کاگەر بێت و مامۆساکانیش لە زانکۆکانە لە قوتابخانەکانە باش پەروەردەینەکەن احتیمالە بەلاڕێیە بەرن نازانن ئەو مناڵانە عاقبەتیە میلەتەن. ئەو مناڵەیە سبەی بەرپرسیارە، ئەو مناڵەیە سبەی مامۆسایە، ئەو مناڵەیە سبەی کرێکارە، ئەو مناڵەیە سبەی دکتۆرە. خۆشتان ئەزانن بە شەهادە تەنها ئینسان خزمەتی پێ ناکرێ. لەگەڵ ڕێزم بۆ دکتۆرە باشەکان چەند وڵات بووە دکتۆرەکانمان وتوێن عملیاتیان کردووە پارەیەکی زۆریان وەرگرتووە نەخۆشەکە پێویستی پێ نەبووە. بەشار ئەسەد ئێستا دکتۆرە خێزانی لە ئۆروپا لەدایک بووە شەهادەی ئۆروپا هێناوەتەوە کەسێکە شارەزایە ئەهلی علمن توانایان هەیە بەڵام بۆ جەریمەی وایان کردووە ناتوانی BBC باوکیان بان کردووە 3 کوڕ لە بەردەوێت یەکێ لە کوڕەکانت بەدەستی خۆت بیکوژە. کەوا بوو پەروەردە و ئیسلامەکە نەبوو هیچ گیان لەبەرێک وەکو ئینسان ڕەندە دەرناچێت بۆ گیان لەبەری خۆی. بۆیە ئەمەوێ ئەوە بڵێم تەنانەت بۆ خزمەتی میلەتەکەش جارێکیان ئیمامی عومەر گەشتە نافعی کوڕی عەبدولحارث پێیوت مەکەت بەجێ هێڵاوە کێت کردووەتە بەرپرسیار لە مەکە وتی ئیبن ئەبزا وتی کێیە فەرمووی یەکێکە لە بەندەکان فەرمووی چۆن بەندەیەک ئەەکەی بە لێپرساوی مەکە فەرمووی ئەوە زانایە بە قورئان زانایە بە میرات. ئیمامی عومەر فەرمووی ڕاستی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به الآخرين. بەڕاستی خوای پەروەردگار بەم قورئانە کۆمەڵی خەڵک بەرزەکاتوە و ئەوانەشی پشتی لێکەن دڵتانگن و شکست دەهێنن چونکە خوای گەورە فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. زۆر کەڕەت برا خوشکەکانم ماڵۆکە کێشەی تیا بوو کوڕ و کچەکەت بە قسەت ناکەن بە پارەت هەیە ماڵت هەیە سەیارەت هەیە دڵت تەنگە قورئانە فەرمێ سەبەبی دوورکەوتنەوەیە لە خوای پەروەردگار چونکە ڕوحت پێویستی بە ئەو تاعەتە هەیە. جا شایەتەکە من لێرە ئەوەتانێ ئەو مناڵانەی ئێمە کە حتا ئەم میلەتە ئێمە ئەو فەرمودەی کە پێغەمبەری خوا فەرمێ خوا قەومەکان بەرزەکاتەوە عەرەب هیچی نەبوو ئاڵای نەبوو سیاسەتی نەبوو خاکی نەبوو وڵاتی نەبوو دواتر ئیمپراتۆرەتی فارس و ڕۆمیان تێشکان. سەبەبی چی بوو؟ ئیمامی عومەر فەرمووی والله ئێمە ذەلیل بووین عەرەب ذەلیل بوو بەڵام خوا بە قورئان عزەتی پێبەخشین. ئەگەر واللهی داوای عزت لە غەیرە خوا بکەین خوا ذەلیلمانەکە. ئێستا مناڵی مسلمان نەک بکوژرێ لە برسا ئەمرن لە برسا ئافرەت مناڵ مزگەوت خاک هەمووی ئەبینن لە غەزا سووتێرێ مسلمانانیش تەماشاکەن و 22 دەوڵەتی عەرەبیش هیچی پێ ناکرێت. ئەوەتانێ فەرمی خوای گەورە زەلیلمانەکە ئەگەر داوای عزت لە غەیرە خوا بکەین.
کەوا بوو من ئەوە بڵێم لە دنیا کێ بە دوای بەختەوەریە ئەگەڕێت ئەوەمان ئەمانەوێت دڵمان خۆش بێ بە شکلی خۆت بە پارەی خۆت بە ئەولادی خۆت بە ماڵی خۆت قەناعەتت هەبێ ڕووکردە دینی خوای پەروەردگار عەزە وەجەل ئەلا بذکر الله تطمئن القلوب. لە ئاخری شاڵێم هەر مناڵێک دایک و باوکی بۆ خوا پەروەردەیکەن لە دنیا خزمەتی دایک و باوکیانەکەن کردەوەکانیشیان بۆ قیامەتیان لەگەڵێتی ئەو دایک و باوکەش مناڵیان وا پەروەردە بکەن دوور بێ لە قورئان و سونەت لەوەشیە لە دنیاشە خزمەتت نەکات چونکە لە زۆر شوێ من ئەم شتم باس کردووە کۆتا قسەم ئەوە بێت کە مخابلەی پیاوێکیان کرد لە خانەی بە ساڵاچۆکان وتی وەڵڵا کوڕم کچم خوێنەوارن شەهادەدارن پارەیان هەیە بەڵام ئەوە ئێستا من لێرە ئەژیم ئەگەر بۆ خوای گەورە پەروەردەم بکردا ئێستا خزمەتیە کردم چونکە ئەو دایک و باوکەی کە پیرە بن زۆر پێویستیان بە ئەولادی ساڵح هەیە پێویستیان بە احترام هەیە پێویستیان بە پارە نییە پێویستیان بە ڕێزەیە پێویستیان بە خزمەت هەیە ئەو کەسەی لەخوا بترسێت دایک و باوکی بێباوەڕ و کافریش بوون ڕێزی لێ ئەگرن جا بۆیە لەبەرەوەی ئەم شوێنە ئاگامان لێ بێگەرم برایەک باوکێک دایکی خۆی نەیتوانێ وەکو پێویست قورئان بخوێنێ با مناڵەکەی بنێرێ بۆ ئێران ببێ بە سەدەقەیەکی جاری و آخر قسەشم بەڕاستی ئەمە هەمومان هەوڵەدەین ماڵمان ئاوەدان بێ ئەگەر 1000 دینار بە کەم مەزانن بۆ خزمەتی قورئان ئەوەی پێەکرێت لە هەر شوێنێ خزمەتی قورئانەکرێ با بەشێکی بۆ قیامەت هەبێ چونکە خوای پەروەردگارە فەرمێ لە فەرمودەیەکی قودسی یەبنە ئادەم نەوەکانی ئادەم ئەنفق ئونفق عەلەیک تۆ ببەخشە من ئەیبەخشمە تۆ ماڵ پێغەمبەری خوا فەرمێ بە خێر کەم ناکات با ماڵی خۆمان ئاوادان نەکەین و شوێن و مەدرسەی قورئانەکان بێناز بکەون ئەمە بووە مناڵی هەمومانە خوای گەورە پاداشی خێرتان داتوە خوای گەورە پاداشی ئەم برا بەڕێزانەش داتوە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداشتی خێری بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی بداتەوە. بەڕێزان هەموو لایەک ئاگادارەکەینەوە کە لە سبەینێوە لە قیسەی سادقی دەستگای نووری حیکمە دەرگای واڵایە بۆ وەرگرتنی قوتابیان ئینشاءڵڵا لە سبەینێوە دەتوانن ئەوانەی کە حەز بە بەشداربوونی قوتابیانیانەکە مناڵەکانیانەکەن سەردانی لە قیسەی سادقی دەستگای نووری حیکمە بکەن تاوەکو یەکیەک. بەڕێزان گوێبیستی وتەی بەڕێز مامۆستا سەید تاهیر بەڕێوبەرایەتی ئەوقافی شارە زوور ئەبین با بەڕێزیان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أكرم خلق الله سيدنا ونبينا وحبيبنا محمد المصطفى وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم يبعثون. أما دبواني برزو خوشويسو قدرگران عاشقاني قرآني مبارك السلام عليكم ورحمة الله وبركاته. بيقومان ليردا ئێمە هەمومان عشق و خۆشەویستی و بڕوای پتەومان بە قورئانی مبارەک کۆی کردوینەتەوە. بێگومان پرۆژەکان زۆرن و پێویستن بکرێنەوە بە تایبەتی لە قەزایەکی وەکو قەزای سەی سادقی خۆشەویست کە خاپور کرا و خۆڵەکەی ژێرە و ژوور کرا و سەر لە نوێ ئاوەدان کراوەتەوە هەتا ئێستا و بەردەوام پێویستی بە هەموو جۆرە پرۆژەیەک هەیە لە هەموو بوار و سێکتەرەکانە بە تایبەتی لە بوارێکی گرنگی وەکو بواری پەروەردە و ڕۆشنبیری و پەروەردە و ڕۆشنبیریەکەش ئەگەر لە ژێر سایە و لە ژێر ڕەحمەتی قورئانی مبارەکا بێ و لە خزمەت و سایە قورئانی مبارەکا بێت ئەوە یەکێکە لە پرۆژە زۆر پێویست و هەسیار و گرنگەکان. ئەوەی ئێمەی لێرا کۆ کردووەتەوە کردنەوەی پرۆژەیەکی گرنگە کە پرۆژەی لقی نووری حیکمەی کە بۆ پەروەردە و ڕۆشنبیریە لقی سەی سادقی خۆشەویست کە ئێمە لێرە بە ناوی بەڕێوەبەرایەتی ئەوقافی شارە زوور و لقی شارە زووری یەکێتی زانایان پڕ بە دڵ پیرۆزبایی لە یەک بەیەکی برای بەڕێز و خۆشەویستمان بەڕێوەبەری لقی شارە زووری نووری حیکمە و یەک بە یەکی ستافی مامۆسایان و خوێندکارانی خۆشەویستی ئەم لقا پیرۆزباییان لێ ئەەکەین لە ناخی دڵەوە خوای پەروەردگار پیرۆزیکا و مایە خێر و سەربەرزی بێت. هەر بوارێک لە بوارەکانی پەروەردە ئێمە پێویستمان پێیەتی لە هەموو کارێک زیاتر
باوەڕ بکەن بەڕێزان و خۆشەویستان ئەگەر لە هەموو کۆڵانێکە پرۆژەیە بکرێتەوە بۆ پەروەردە و ڕۆشنبیرکردنمان هەمومان پێویستمانە لەسەر هەموو ئاستەکانمان بە خوێندەوار و نەخوێنەوارمانەوە بە گەورە و بچووکمانەوە پێویستمان بە پەروەردەیە پێویستمان بە ڕۆشنبیری زیاترە و بە تایبەتی ڕۆشنبیری زیاتر و تێگەشتنی زیاتر لە قورئانی موبارەک ئێمە هەمومان ئەگەر لە هەموو شتە جیاوازەکانی ترا جیاوازیمان هەبێت هەمومان لە خزمەتی قورئانە یەکدەنگ و هەمومان کۆین و هەمومان تەباین هەمومان ئەکرێ ببین بە یەک دەست بە یەک ڕەنگ بە یەک هێز بە یەک پشتیوان لە خزمەتی قورئانی موبارەکە قورئانی موبارەک هەمومان کۆ دەکاتەوە و بەردەوام قورئانی موبارەک پەیامە پیرۆزەکانی بۆ یەک ڕیزی و یەکدەنگی و برایەتی و تەبایی و لێبوردەیی و خۆشەویستی ئێمەیە بۆیە بەڕاستی ئەم پرۆژەیەکی گرنگە و زۆر دڵخۆشیژین کە ئەبیسین لەسەر دەستی خێرخوازان ئاکراوە کە ئەوەش خۆی بۆ خۆی ئەوەیە یعنی ئەم پرۆژانە ئەم خزمەتانە ئەم پێویستیاتانە لە ناو دڵ و گیان و ڕۆحی جەماوەرایە چونکە بەڕاستی خەڵک جاری وا هەیە دەستی تێی ناشێ پارە و ماڵ و سەرۆت و سامان بۆ مناڵەکانی خۆشی سەرف کات بەڵام کەسانێک کە دێن دەست دەکەن بە گیرفانیانە لە کەسابەتی حەڵاڵی خۆیان پرۆژەیە ئەکەنەوە بۆ خزمەتی کۆمەلگا و بە تایبەتی پرۆژەی قورئان خزمەتی قورئان کە پەیوەندی بە دنیا و قیامەت و دین و ژینی کۆمەلگا و هەموو مرۆڤایەتیەوە هەیە بۆیە ئەم بنکەیەی هەمومانە و بۆ هەمومانە بۆیە لە ناخی دڵەوە جارێتریش پیرۆزبایان لێ یەکەم و زۆر دڵخۆشم کە بنکەیەکی لەم جۆرە لە شارەکەمانە کراوەتەوە و ئومێدەوارم لە هەموو کوشە و کۆڵانێکدا بە هەمان شێوە بنکەیەک بکرێتەوە و هەموو ماڵەکانمان پێویستە بنکەیەکی لەبەرکردن و فێربوون و بە ئاگابوون و تێگەشتنی زیاتر بێت لە قورئانی موبارەک پێویستە هەمومان زۆر بە جددی ئاور بینەوە لە قورئانی موبارەک خوێنەوار و نەخوێنەوارمان چونکە قورئانی موبارەک خوێندنەوەی وەکو مامۆسایانی بەڕێز ئیشارەیان پێفەرموو خوێندنەوەی عیبادەتە و چاکە و حەسەناتە بۆمانە نووسرێت لێ تێگەشتنی هوشیاری و پەروەردەیی و ئەخلاق و ڕەوشت و بەرزبوونەوەیە و بۆ قیامەت بەرزبوونەوەی پلەکانە بە جۆرێک کە تەسەور ناکرێت و بۆ دنیا بە هەمان شێوە خۆشەویستی و برایەتی و تەباییمان بۆ دروستەکات چونکە یەک بە یەکی ئاەتەکانی قورئان کە ئیمانمان پێیەتی و کە یەکێکە لە 6 ئەرکانەکەی ئیمان کە ئێمە یەکێکە لەو ڕوکنانە و ئیمانمان پێیەتی هەمومان لە ناخی دڵمانەوە یەک بە یەکی ئاەتەکانی یەک بە یەکی کەلیمە و حرفەکانی قورئانی موبارەک هانمان دەدا بۆ کاری باش بۆ خۆشەویستی بۆ پاکی بۆ ڕازگۆیی بۆ ئەمانەت بۆ سەربەرزی بۆ ئەوەی کەوا هاوکاری یەک بین و تەواوکاری یەک بین و پشت و پەنای یەک بین بۆیە جارێکی تریش بەخێراتنی یەک بەیەکی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکەم یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان و لێرەشەوە هەمومان بەڵێن بین کە ڕۆشتینە ماڵەوە هەر یەکێکمان لە لای خۆمانەوە زیاتر دەست بینە قورئانە موبارەکەکەمان و زیاتر لە خزمەتی قورئانە بین و هەر شتێکیش لە قورئان نازانین و شارەزانین با هەوڵ بین لە خزمەتی مامۆسایەکە خۆمان فێرکەین والسلام علیکم ورحمة الله وبركاته. خی گەورە پاداشتی خێری بەڕێز مامۆستا سەیتایر بداتەوە. بەڕێزان لە خزمەتی بەڕێز مامۆستا عەلی گەڵاڵیە بین کە دوعای ئەم مەجلیسەمان بۆ خوێنێت و دواتریش لە خزمەتی جەنابی دکتۆر عەبدوڵڵا حەدا دەبین سەرۆکی دەستگای نوری حیکمە ئیفتتاحی بیناکەمان بۆ کات. بسم الله الرحمن الرحيم ختامه مسك. يا ربي خوي تعالى رحمان بيبكي يا ربي خوي تعالى لسير خيركم من كيتوا يا ربي خوي تعالى أم مجلسا بمجلس ذكر حسابك يا ربي خوي تعالى بركة خيت علمي ما وصيان ما نوا خوي تعالى بركة خيت علمي طلبكان ما نوا خوي جورا نويك بيبقى بو أم ملة ببن بهويني أخلاق وأدب لم ملة خوي جيان خوي قتابي كان من بكي بهويني بيش كوتن بكي بهويني ولاد آوداني يا ربي خوي ولاد من آودان كي خوي لشر شرب من باريزي خوي تعالى بمان كي بخاوني كياني خومان يا ربي خوي لفتني شواردور بمان باريزي خوي جيان هر كسي دسي هي لم بينا بهاوكاريك بإيش كردنيك بديناري بدولاري بدابين كردني زوي يا ربي خوي لي ورقري يا ربي خوي لي ورقري خوي بشتيواني بي يا ربي خوي تعالى الرحمن بيبكي
يا ربي خوای تعالی ڕەحممان پێ بکەی یا ربی خوای تعالی ڕەحممان پێ بکەی یا ربی خوای تعالی هەر کەس ئەیەوێ ئەم وڵاتە بەرەو ئاوەدانی بڕوا ئەم وڵاتە ئەخلاق و ئەدەبی تیابێ ئەم وڵاتە بەرەو پێشکەوتن بڕوا خوایە پشتیوانی بیت خوای هەر کەسێ ئەیەوێ ئەم وڵاتە تێک بچێت ئەم وڵاتە بەرەو خراپەکاری بڕوا یا ربی خوایە ئەگەر قابلی ئیسلاحە ئیسلاحی بکەی یا ربی خوای گەورە ئەگەر قابلی ئیسلاح نییە خوای تعالی کۆڵ ئەم میلەتەی بخەیتەوە بۆ خاتی عزت و جلاری خۆت خوایە ئەم مەجلیسە بە مەجلیسی ذکر حساب بکەی خوایە ئەم مەجلیسە بە مەجلیسی ذکر حساب بکەی خوای تعالی لە ئامادەبوانی ئەم مەجلیسە خۆش بیت یا ربی خوایە لەسەر خێر کۆمان کەیتەوە خوای گەورە ئەم بیناش بکەیت بە مایەی خێر و بەرەکەت بۆ ئەم شارۆچکە بۆ خاتی عزت و جلالی خۆت وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته خۆی گەورە پاداشتی خەیری بەڕێز مامۆستا عەلی بداتەوە دوعاکانمان قبول بێت ئینشاء الله تێدەگا هەر کەس بکا فەهمی ڕموزی معنەوی هیجر و وەصڵە نار و جەنەی ئایەتی لا یەستەوی کێوی غەم وادی جەفا تەیکردنە ئەشراقی عیشق باکی هەوراز و نشێوت کەی دەبێ گەر ڕەهڕەوی ناوی هاڕون ئیسمی قاڕون ئیبتیدائی ما دەکەن سەرفرازە سەرکز ئاخر سەرنیگونە سەرقەوی خۆشەویستان لێرەدا کۆتاییمان هێنا بەم مەجلیسە کۆتا بڕگەی ئەم مەجلیسەمان پێمان خۆشە ئەوەندەی کە ئەکرێت بەشدار بن لەگەڵمانە بۆ ئیفتیتاحی بینایی نوێی لقی سەی سادقی دەستگای نوری حیکمە لێرەوە بە ناوی لقی سەی سادقی دەستگای نوری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری زۆر زۆر سپاسی ئامادەبوونتانەکەین سپاسی هەموو لایەن و کەسایەتیانەکەین کە تەشریفیان هێناوە میوانە بەڕێزەکان لە دوور و لە نزیک و هەروە سپاسی هێزە ئەمنیەکانەکەین زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام و وێنەگران و کارمەندانی بواری ڕاگەیاندن لە هەر پەیج و کەناڵێکی لۆکاڵیا هەن دەستیان خۆش بێ سپاسانەکەین ئێستا داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەدا دەکەین سەرۆکی دەستگای نوری حیکمە با بفەرمێت بۆ ئیفتیتاحی بینایی نوێی لقی سەی سادقی دەستگای نوری حیکمە فەرموون جەنابیشتان ئەتوانن بەشدار بن لەگەڵمانە والسلام عليكم ورحمة الله وبركاته